بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين، أما بعد. السلام عليكم ورحمة الله وبركاته. أشين بابتي دوما بعنواني أوي كوتاري عسران إن شاء الله تعالى لخدمتي ودا برو قيامات قشت يبكين بروح بيشوي بچين ئەو هۆکارانە چین؟ دەبنە نیشانەی خۆشبەختی مرۆڤ لە دنیادا بەرەو قیامەت دەچێت. واتە ئەسباب حوسن الخاتیمە، سەبەبەکانی چییە کە ئینسان ئەم هۆکارانە ئینسان جێبەجێ بکە؟ هۆکارن بۆ ئەوەی ئەو ئینسانە عاقیبەتی خێر بێت. مەبەستمانەمە یەکەمیان ئەلیمان بالله مع الاستقامة، باوەڕبوونی تەواو بەخوای پەروەردگار و بەردەوامبوون لەسەر ئەو باوەڕە. ئەمە یەکەم نیشانەیە لەوەی دەبێتە هۆی عاقیبەت خێری، کۆتاییت بە خێر تەواو بێ. خوای پەروەردگارە فەرمێن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة. أما پەروەردگار لەم ئاەتە شیرینەدا بەڵام تەفسیرێکی کورت ئەکەین لە خزمەتی ئێوەدا. ئیمامی طەبەری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا، معنای چیە؟ معنای اعتدال على الطاعة، واتە کەی ڕێگایەکی جوان و شیرین بگریتە بەر بۆ ئەوەی کە چی بێ؟ بۆ ئەوەی لەسەر ئیمان و لەسەر بڕوا و لەسەر کار و کرداری جوان قولا وفعلا. تتنزل عليهم الملائكة، کاتێ مەلایکە دابەزێ ئینسان کاتێ وەفاتەکە، مەلایکان پێشەوەی وەفاتکەی ئەگەر ئەهلی بەهەشت بیت کفنی بەهەشتت بۆ دێنن، ئەگە ئەهلی دۆزەخ بی خوا پەناماندا کفنی دۆزەخت بۆ ێن. ئەمە دوو مەشەدە. ئینسان کەوتە سەر کاتێ ئەمرێ و وەفاتەکە گەڕێتەوە بۆ لای خوا. دوو کۆمەڵ مەلایکە دێن بۆ لای، یان کۆمەڵێکی مەلایکەی ئەهلی خێرن و موژدەی خۆشی پێدەن، هەر لە دنیادا شوێنەکەی پیشانەدەن. خوا پەناماندا لە دووەمی ئەو کەسانە نەبین، هەر لە دنیادا کۆمەڵێ مەلایکە دێن موژدەی ناخۆشی پێدەن. ئەو مەلایکانەتیان خوای پەروەردگارە فەرمێ لەیرەدا تتنزل عليهم الملائكة دابەزن ألا تخافوا، ئەمە لەگەڵ ئیمانداران مەترسن، ولا تحزنوا بێتاقەت مەبە، وبشروا بالجنة التي كنتم توعدون. وەیان پیاوە بەڕێزە ئەفەرمێ ابن زەید ئەفەرمێ لە سێ شوێندایە دابەزن: عند الموت، لە کاتی مردن مەلایکە دابەزێ، وفي القبر، لەناو قبردا، وعند البعث، کاتێ زنی دەبینەوە. ئەمانە مەلایکان دێن ئەوەی ئەهلی چاک بێ هان لەگەڵیە لە محنەتەکانە. ئەلا تەخافوا، واتە مەترسە. پێت ئەڵێن مەترسە یعنی هیچ ترست نەبێ لە مردن، ئەم مەلایکانە لەگەڵتان. مجاهدە فەرمی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لا تخافوا الموت ألا تخافوا، مەترسە لە مردن. ئەمجا فەرمی وقالە لا تحزنوا، هیچ خەفەت مەخۆ، مەڵێ من بمرم مناڵەکانم کێ بەخێوێک. ئەلەیرا فەرمیان پیاوە بەڕێزە ولا تحزنوا، هیچ ئەوەتان نەبێ لە دوای تۆ خوای پەروەردگار ماڵت، ژنت، مناڵەکانت بە جوانترین بە باشترین چاک ئەی خاتە ڕێوەڕوە، تۆ خەفەتی خۆت بخۆ، خەفەتی ئەوان مەخۆ. ئەمجا فەرمێ عەطای بن ڕەباحە فەرمێ ولا تخافوا رد ثوابكم، مەترسنش لەوەی کە ئەدرێتەوە پێتان، کە ئەیدەنەوە پێتان. ولا تحزنوا على ذنوبكم، مەترسن لەو گوناحانەیشی کە دەیکەن، ئەمە بۆ ئیماندار، چونکە خوا لێتان خۆشە بێ. ئەکریما فەرمێ تەخافوا، يعني فرمويا نتفسيري ويناشنا وابشروا بالجنة التي كنتم توعدون.
و ئەمجا موژدەی باشتش پێدەن شوێنەکەت پێ پیشان دەدەن هەر لە دنیادا تۆ ئەزانی ئەهلی دۆزەخی یان ئەهلی باشتی ئینسان بەلەوەی دەرچێ لە دنیا لەحزەیەک مەلایکەکان پێڵێن تەماشاک ئەوە شوێنتە ئەگە باشتی بی باشتت پێ پیشان دەدەن ئەگەر دۆزەخی بی خوا پەنامان بدا دۆزەخیت پێ پیشان دەدەن ئەگە باشتی بی ئەڵەی خوایە پەلە بکە لە مەلایکان خوایە بە مەلایکان بڵێ پەلە بکە زوو ڕوحم بکێشن با بچم بەو خۆشیە ئەگەر ئەوە نەبێ خوا پەنامامدا حەز ناکەی بڕۆی چونکە شوێنەکەت خراپە نحن أولياؤكم في الحياة الدنيا والآخرة براستي ما آية من أم تفسيري كم سرج بيني وما مجاهد فرمي نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة أولياء يعني شيء ما روا كرد معنا تفسير وما كردو زورجار أولياء يعني قوري لقل معنا ديو طاو نا ألين يزكترين كسا أولياء عين قوري هم لدنيا هم لقيامة فإذا كان يوم القيامة أجر روجي قيامة جوي لا نفارقكم حتى ندخلكم الجنة يعني لدنيا أو ملائكة شاكاني كأكويتا كاتي مردن وازل لنا يرن حتى وفاتك كوفاتش كرد وازل لنا يرن حتى داخلي بهشتتنك أولياء معنا يوي إيمان داراني خوشيست كواتا إنساني مسلمان أجا استقامي بيو إيماني بي أمتا أما پاداشتكيتي كپاداشتكي أويا أبيتا عقيبتي خيري دوميان گوماني باش بخواي پروردگار دوم گوماني باش بر بخوا پروردگار چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ حەدیثی قودسیە من هام لە جێگەی گومانی بەندەکەم چۆن گومانم پێوە عەبدەکەم خوای پەروردگارە فەرمێ حەدیثی قودسیە پێغەمبەری خوای گەڕێتەوە تۆ گومانت چییە ئێستا بۆ نمونە ڕەمەزان ئەم ڕەمەزانە ئەگرین ئێمە گومانمان چییە بە ئیزنی خوا من گومانم وایە ئینشاءالله خوا لە هەموومان قبوڵەکە بۆ قبوڵی نەکانی بۆ ڕۆژوو ئێمە لە بای ها ڕۆژوە تارە بۆ قبوڵی ناکە خەڵکێرە عیبادەتی ناکە هەر خوا نایناسێ حە کوفرێکە تا و ڕۆژێ ئەمرێ ئەی من و تۆ هاین بە ڕۆژوو بۆ خوا قبوڵی ناکە بۆ گەشتبین نەبم نوێژەکەم وەڵاهی بە گەشتبینیوە تێم بۆ نوێژەکەکەم و ئینشاءالله ئەم شەو مش تۆمارەکەم لە شەوەکانی تر هەتا بەیانی خوای نووسێ بوو ڕوان بە ڕۆژوو وەڵا ئینشاءالله خوا لێم قبوڵەکە قورئانەکە ئەخوێنم وەڵا خوا لێ قبوڵەکە ئینشاءالله گومانت چییە بەرامبەر بەخوا خوا سێر گومانی تۆوەکە ئەمە خوای پەروەردگار خۆیە فەرمێ گومانی چاک بەرە ئەفەرمێ ئین کانە خەیڕەن یان ئین خەیڕەن فخەیڕه وئین کانە شەڕە فەشەڕه ئەگە گومانی باش برد خوای گەورە گومانی باش لەگەڵیا باشەکە ئەگە خراپەی برد گومانی خراپی برد خوای گەورە فەرمێ ئەوە خۆی قەراری داوە خۆی کەوتەتە پێش وتێتی من گومانی خراپە بووم بۆی خوای گەورەش لەگەڵێ ئاوا دەکە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ نەمرن هیچ کەسێکتان نەمرێ هەتا گومانی باش بەخوا نەبن نەمری هەنی مردنت بە گومانی باش کەسێکا لە سەرە مەرگا چیتە لای قسەی خۆشی بۆ بکە بڵێ گومانت چۆنە بەرامبەر بەخوا دڵی دەرەوە بڵێ با گومانت باش بێ ئینشاءالله خوا لێت خۆشە بێ ذکری خوا بکە لا ئیلاهە ئیلەڵڵا زۆر بکە ئاخر وشەکانت تەوبە و کە ئیستیغفار کە لەسەرەوەی کە کردوتە ئاوا نەک تۆ بڕۆی بی تۆقێنی خۆی نیمە ڕوحێکی تیاما ڕوحەکەش دەرەکەی لە دڵی فەقیرە بەس زمانە وای لێکە شایەتمان نایەتە سەرزانی ئەمە نەیترسێنی بەس زمانە یانە ڕووی باز بازاڕی بۆ بکەی لای مردووە نە بڕۆ ئەمەی پێ بڵێ دڵی دەرەوە ئەو مردووەی کە دانیشتی لای چەند دەقەیە دانیشی دڵی دەرەوە ئەمە گرینگە گومانی باش و جوان بەری پێی باشە سێمیان صدق یەکێکە لە عەموودی دین ڕاستگۆیی یا ئەیها الذین ئامنوا ئیمان بێنن بەخوا یا ئەیها الذین ئامنوا اتقوا الله ئیمان تەقوای خوا وكونوا مع الصادقين لەگەڵ ڕاستگۆیان نابن ئێژێ ئەفەرمێت قیسەیەکمانەیە حەزەکەم ئەو قیسەیە باسکەم عەبدوڵڵای بن مبارەک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە گەورەکەی وتی سرم بخە سەر خۆڵ ئەوش نەسری ناو بوو زۆر گریا
وتی بۆچی ئەگری؟ وتی لەبەرەوە گریانم دێ، تۆ لە خۆشترین نیعمەتە بووی لەسەر دنیا. ئەوە نیعمەتە خوا دایە پێت، ئێستا لەسەر مەرگە ئەڵێی سەرم خەسەر خۆڵ. ئەو شوتی بێدەنگ بە. من حەزم لێیەتی ژیانێکی دەوڵەمەند، ژیانێکی بەختەوەرانە بژیم، مردنێکی هەژار و فەقیر و غەریب بژیم. ئەمجا فەرمووی هات قسە بکە، وتی ئەمەی کە من داوام کردە داوای خۆمە خوا لەگەڵمیا کردو، مە خوایە لە ژیاندا احتیاجی کەسم نەکەی، بە ژیانێکی باش و چاک بمرم، بەس کە مردم خوایە بە فەقیری بە غەریبی بمرێنە، بۆیە سرم خەسەر ئەو خۆڵە. ئەمە داوای خۆمە، خۆم داماوم کردە لە خوای پەروەردگار. بۆیە خوای پەروەردگار ئەوەشی وت لمثلی هذا فليعمل العاملون، بۆ ئەم ڕۆژە خۆت ئامادە بکە ئیماندارانی خۆشەویست. کەواتە لە دنیادا کە تۆچی ڕازگۆیی لەگەڵ ڕازگۆیانە بە ڕاستکە، هەرچێڵی ڕاز ببرە، چۆنە ئاوا بڵێ وریا بە دنیا تەواو بێوە ڕۆح، چکە لەگەڵ ڕازگۆیانە بیت لە پلەی شەیدان و پێغەمبەران دائەنشی لە ڕۆژی قیامەتە. چوارەمیان ئەتەوبە، واتە پەشیمان بیتەوە تەوبە بکەی بەردەوام، چونکە تەوبەکردن دەرگای واڵایە، هەتا ئەو ڕۆژەی خۆر لەیرە باڵە دێ، یان ڕوح ئەگەتە قورگت لەم دوو حاڵەتە تێپەڕ نابێ، خوای گەورە قبوڵی لێەکە، ڕوح گەیە قورگت ئیتر تەوبە قبوڵ ناکە، خۆر لەی لاوە هەڵهات تەوبە قبوڵ ناکە. وە کەس مەڵێن ئیسفادەی نییە، قەت مەڵێن نەکەن، کابرا بە هەموو خراپەیەکی کردووە، ئێستا تەوبەی کردو مێژە قیمەتی چییە تازە؟ تۆمەوە وەکیلی خوا قسە بکە، خەتەرە لەوەیە بەبۆنێ ئەو قسەوە خوا تۆ بخاتە دۆزەخەوە بخاتە باشت. ئێستا مەسئولێ لە مەسئولەکان کە تەوبەکەوە گەڕێتەوە قسەی جوانی بۆ منسا، مێژە وەختی خۆی ئەمەد کرد، وەختی خۆی ئەمەد کرد، وەختی خۆ دەوازی لێبێ. شەرعەڵێ ئەوەی کە خراپەی کردووە خوا ئەیگۆڕێ بە چاکە، وازی لێبێ، دەستخۆشی لێ بکە، هەر کەسێ گەڕێتەوە گەورە بچووک دەسەڵاتدار خەڵک هانی بدە، دەستخۆشی لێ بکە، بێکارێکی چاکت کرد باشت کرد وازە دێنالەوە ئەمەت کرد. بۆی ئەمانە گرینگە، هانی ئەدەی بۆ چاکە، بەڵام ئێمە بینە ڕێگر ئەو نوێژ بکە هەر قسەی پێ بکەین، ڕۆژوو بگری هەر قسەی پێ بکەین، چاکە بکە هەر قسەی پێ بکەین، خراپەشکە هەر قسەی پێ بکەین، ئەی چی بکەم کابرایە بەس زمانە چی بکە؟ کێ هەیە لە وەحشی مامی پێغەمبەری معلومە چی کرد بە ئیمامی حەمزە؟ خوا تەوبەکەی لێ قبوڵ کرد، خالیدی کوڕی وەلید خوا تەوبەکەی لێ قبوڵ کرد، ئەو پیاوە 100 زەلامی کوشت خوا تەوبەکەی لێ قبوڵ کرد. خوای گەورە فەرمێ لە حەدیسی قودسیە بەینی ئاسمان و زەوی چەندێکە، هەموو گوناحی تۆ بێ، بەینی ئاسمان و زەوی پڕی بکە لە گوناح، گەشتی گوناحی تۆ بێ، بگەڕێیتەوە بۆ لای خوا، تەوبەیەکی نەسوحکەی، خوا هەموویە سڕێتەوەی کاتە چاکە بوون. ئەو خوایە ئێمە عیبادەتی بۆ بکەین، ئیتر تۆ بەردەمی چاوی خەڵک تەسک مەکە، مەڵێ ئەمە نابێ. بۆ ئینسانی مسڵمان و ئینسانی بڕوادار ئەبێ خاڵی چوارەممان تەوبەیە. پێنجەمیان بەردەوام بە لەسەر وشەیەک کە پێ ئەڵێن ئیستەغفر الله، دعای سەید الاستغفار بخوێنە، اللهم أنت ربي لا إله إلا أنت خلقتني وأنا عبدك وأنا على عهدك ووعدك، تا کۆتایە و حەدیسە زۆر گەورەیە ئینسانی مسلمان بخوێنێ. شەشەمیان بەردەوام یادی خوا لەسەر زبانت بێ، ذکر زۆر بکە، چکۆ ذکرەکان ئەتپارێزێ لە هەموو وەیەک مصیبەتی خراپەیەک. لا إله إلا الله وحده لا شريك له، لا إله إلا أنت يا أنا، حتى مذكر كان يتر كذكري سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر، أمانة هموي كبكي. خالك حوتمان أويا كاري شاكو باشا لقى خلق عبك في غمري خواه فرمي عليه الصلاة والسلام، كاري شاكو وباشا بك لقل خلقه في غمري خواه فرمي عليه الصلاة والسلام، كاري شاكا خراپە کان چیەکە؟ لعبە. صدقە ئەوە تووڕێی خوا ئەسڕێتەوە،
هەتاکە وەسیلەی ڕەحم عمر زیادکە مەبەستمانەوەیە کاری چاکە خراپەکان لەهادا. و پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کاری چاکە ئەبێتە هۆکاری ئەوەی خراپەکانت کە چی خوا بیسڕێتەوە. ئەمەش یەکێکی ترە لەوانە کەواتە ئێمە حەوت خاڵە ئینسان بتوانێت ئەم حەوت خاڵە لە خۆیان جێبەجێ بکە بۆ ئەوەی کە نیشانەکان هۆکارەکانی کە عاقیبەت خێری دەست دەکەوێت خی گەورە ڕەحمان پێ بکە و عاقیبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە بتوانین بینە کەسێکی ئینشاء الله عاقیبەت خێر خی گەورە عاقیبەت هەموو لایەکمان خێر کە